پێنووس هەرچی دەکەم بۆم نایە جوانی کچانی هەولێر بێ حەریف لە دونیایە جوانن کچە هەولێری گەردەنیان وەک بینایە جوانن کچانی هەولێر لە جوانیە تەنیایە ڕەبی بە قوربانیان بم ڕەبی بە قوربانیان بم بۆیان کەوتمە وەرنایە کچ مادەم هەولێریە مادەم خەڵکی قەڵایە لە جوانی و نەرمونیانی کەسی دەرەقەت نایە ئەوە بەندی ئاریۆسە بیپارێزی خودایە نازناوی کاکۆیە جەدی ڕەسوڵ ئەڵڵایە ئەوە بۆ ئاینین خانی بۆی دەڵێم لەو دەستگایە کچی ئەحمەد خەیلانی بیان پارێزی خودایە بۆ سەرۆک و سەهەندا هەنارەی دنیایە منداڵانی سانا بیان پارێزی خودایە وا لە تێت بڕێداوە دڵت لە من سەندەوە دڵی خۆت بە چێداوە لە داخی ئەو دڵی تۆ شەوەر پێکم لێداوە خەتای تۆیە دەناچیم لەسەر جادە و ڕێداوە گوڵی ئومێدم وەری ئەوەندەی بالێداوە ئەمن خۆشبەختی دڵم بە عەشقت گرێداوە حەڵاڵی هەر کەسێبی ئەو کەسە خوا پێداوە ئەوڕۆ تەماشا دەکەم یارم سەنجی لێداوە ئەوە بوو ئاریۆسیە ئەوە لێرە نووسراوە لەگەڵ ئاین خانیدا یاخۆ نەچن بەچاوە کچی ئەحمەد خەیلانی لێیان بێ ئەو سڵاوە بۆ سەرۆک و سەهەندا ئەوەی هەنارەی ناوە بۆ سانە هەنارە بە خۆی و منداڵانی یاخۆ نەچن بەچاوە گرمی کاکە هەژار شێخ مەموودی دەکەوێت تۆ زوانی دەڵێی گوڵی بۆچی لە نێو گوڵانی گوڵ حەدی چییە گوڵم ئەگەر بکا بە جوانی لەو ڕۆژەی تۆم ناسیوە بینی و مەخانومانی کەوتویە ناوی دڵم نامەرد بۆ پێ نازانی سڵاو لە جێگیری بێ بۆی دەڵێم تا بەیانی هەزار سڵاوی لێبێ دەزانم خانەدانی دوایە لە بۆ مخلیسی بژی مخلیس خەیلانی بە یادی کاک محەممەد بۆی دەڵێم تا بەیانی یادی کاک محەممەد پێشکەشی بێگۆرانی خاوەن مارکێتی پیرەش بۆی دەڵێم تا بەیانی بە خودای خۆشم دەوێ و پەسەندی نابەدڵانی
تۆ مەرگەم میوانە مەیلت چ لەی زستانە لەڕێی ئەوینی تۆدا سوڵتان وەکو پەروانە بەشی من نەرسیوەنە بەشی من نەرسوتانە لەڕۆی بەزێم نەهێڵی کەندێ وەختی هیجرانە تۆ کە هێندە ڕوخسوچی دەردت بۆ واگرانە میگای چاوەکانی تۆ لە زوڵمات بۆم چرانە ئەی چاوی گەشت گەلاوێ وە کەس دیێرەی ئاسمانە مۆمی تەمەند کوژاوە